ئەمانە ڕۆشنبیران و نووسەرانی هەورامانن. لە دیداری ئەدەبیاتی هەورامیدا قسە لەسەر مێژووی ئەدەبیاتێک دەکەن کە تەمەنی زیاترە لە 1000 ساڵ، بەڵام وەک خۆیان ئاماژەیان پێکرد تاوەک ئێستا بەڵگەیەکی سەلمێنەر نییە سەرەتای نووسینی ئەدەبیاتی هەورامی دیاری بکات. 1400-500 ساڵ ئەگەڕێتەوە مێژووی ئەدەبی ئێمە، حتا ئێمە هەمانە جەماعەتی معتەقدنەدا پێش ئیسلامیش مێژووی ینی ئەو شعرانە بە شێوەی سرودەی یارسانی نووسراوە سرودەی ئەوێستایی نووسراون زۆربیان نزیکن لە ئەدەبیاتی هەورامان و ئەمان سەنەدمان نیە بەدەستەوە. ڕۆشنبیرانی هەورامان گەورەترین گرفتی بەردەم بە دنیانە ناساندنی ئەدەبیاتی هەورامی ئەشکرا دەکەن. ئەوەی کەوای کردووە ئەم ئەدەبی ئێمە بە دنیانە ناسرێ بێگومان پەیوەندی بە لاوازی پرۆسی وەرگێڕانەوە هەیە، چونکە لە هەر شوێنێ وەرگێڕان هەبوو. ئێمە لەکوێ ئەدەبی جیهانیمان ناسیەوە بێگومان لە ڕێگەی وەرگێڕانە وڵاتانی تر وەرگێڕان هۆکاریەوە بۆ ئەدەبی یەکتری بناسن. ئەوەی کەوای کردووە ئەدەبی ئێمە بە تایبەتی ئەو ئەدەبی هەورامی نەناسێنرێ پەیوەندی بە وەرگێڕانەوە هەیە. گەورەترین گرفت لە بەردەم ئەدیبان و توێژەرانی کورد بەگشتی نەبوونی ناوەندێکی گەورەیە بۆ ئەرشیفی ئەدەبیاتی گەلی کورد. ئەو خەمانەی کە ئێمە هەمان بوو کە لە کۆنفرانسەکەیشە باسمان کرد کە ئێمە ئەگەر ئەرشیفخانەیەکمان هەبێت دەستی توێژەران باز دەبێت دێنە ئەوێ دەگەڕن وەختی گەڕا ئەمن زۆرترین سەرچاوە ڕفرەنسم لەبەردەستا دەبێت. ڕۆشنبیرانی هەورامان لە خەمی نەفۆتانی شێوەزاری هەورامیدان پێشتریش بە یاداشتێک وەزارەتی ڕۆشنبیریان لەو خەمە گەورەیە ئاگادار کردەوە کە بە هەمانگی وەزارەتی پەروەردە کار بکات بۆ جێگیرکردنی شێوەزاری هەورامی لە پرۆسەی خوێندندا. جەنابی وەزیری پەروەردەش لەسەر خەتە بۆ ئەم بابەتە هەمووان کۆکن هەمووان بە پرۆژێکی باش ێزانن کە شێوەزاری هەورامی لەناو پرۆگرامی خوێندنە جێگەی بکرێتەوە. لە هۆڵی مۆنومنتی شەیدانی هەڵەبجا دیداری مامۆستا عوسمان محەممەد هەورامی بۆ ئەدەبی هەورامی لەلایەن کۆمەڵگەی مارگرێت بۆ پەروەردە و کولتور بە چاودێری وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێم بەڕێوەچوو. تێیدا ڕۆشنبیران بە چەند توێژینەوەیەک گرنگی و دەوڵەمەنی ئەدەبی هەورامیان خستە ڕوو. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجا.